یەکێتی و کۆمەڵ لە هەوڵی پێکێنانی هاوپەیمانێتیدان بۆ هەڵبژاردننی داهاتوو. حکومەتی هەرێم نیگەرانە لە پابەندنەبوونی سلێمانی با ڕێکارەکانی حکومەتەوە بۆ قەدەغەی هاتووچۆ. ئەحمەد دڵزاری شاعیر لە تەمەنی 101 ساڵیدا کۆچی دوایی کرد. سڵاوتان لێبێت، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. یەکێتی و کۆمەڵ لە هەوڵی پێکێنانی هاوپەیمانێتیەکدان بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق. یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان لە یەک نزیکن بۆ ئەوەی پێکەوە بەشداری هەڵبژاردنەکانی عێراق بکەن. کۆمەڵ داواکاری هەیە و یەکێتیش گەرەنتی کورسیەک بەو حیزبە دەدات. شارپرێسیش زانیاری ورد لەو بارەیەوە ئاشکرا دەکات. با گوێرەیە و زانیاریانەی دە شارپرێس کەوتون، یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی دادگەری گفتوگۆیان کردووە تاوەکو لە چوارچەوەی هاوپەیمانێتیەک پێکەوە بەشداری لە هەڵبژاردنەکانی عێراق بکەن، بەڵام کۆمەڵ مەرجی هەیە. لە زانیاریەکاندا ئاماژە بەوەش کراوە کۆمەڵی دادگەری داوای لە یەکێتی کردووە ئەو دوو کورسەی ئێستا هەیەتی لە ئەنجومەنی نوێنەران گەرەنتی بەدەستهێنانەوەی بکات. ئەوان هیچ لارەیەکیان نییە لە دروستکردنی ئەو هاوپەیمانێتیە لەگەڵ یەکێتیدا. شارپرێز زانیوێتی لە وەڵامی ئەو داوایەدا یەکێتی ئەوەی بە کۆمەڵ وتووە ئێوە کورسیەکتان لە سنووری زۆنی سەوز بەدەست هێناوە و ئەوی دیکەش لە زۆنی زەرد، ئەوەی زۆنی سەوز گەرەنتی دەکەین، بەڵام گەرەنتی کورسەکەی سنووری پارتی ناکەین، چونکە نازانین چی دەگوزەرێ لەو سنوورەدا و بەرچاومان ڕوون نییە. ئەم هەوڵە لە کاتێکدایە کە سەرجەم هێزە سیاسەکانی عێراق و هەرێمی کوردستان سەرقاڵی پێکێنانی هاوپەیمانێتی و نزیکبوونەوەن لە یەکتر بە ئامانجی بەدەستهێنانی زۆرترین دەنگی هەڵبژاردنە چاوەڕوان کراوەکەی عێراق. حکومەتی هەرێمی کوردستان لەبارەی ڕێژەی لێبڕین لە موچەی ئەم مانگەی موچەخۆران هاتە دەنگ و وتەبێژی فەرمی حکومەتیش ڕای دەگەیەنێت. لا چەند ڕۆژی داهاتوودا شێوازی پێدانی موچە یەکلا دەبێتەوە. جوتیار عادل وتەبێژی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیاند بەم نزیکانە تیمی تەکنیکی هەرێم لەگەڵ بەختا کۆ دەبێتەوە، بەڵام نازانین ئاخۆ لە هەولێر دەبێت یان لە بەختا. سەبارەت با ڕێژەی لێبڕین لە موچەی موچەخۆران بۆ ئەم مانگە جوتیار عادل وتی لێبڕینی موچەی موچەخۆران بۆ ئەم مانگە چۆن دەبێت ڕوون نییە، چونکە تاوەکو لیژنەکان وردەکاریەکان نەزانن ناتوانین بڕیار لەوە بدەن. وتەبێژی حکومەت جەختی کردەوە لە چەند ڕۆژی داهاتوودا شێوازی لێبڕینەکە یەکلا دەبێتەوە و پێدانی موچە چۆن دەبێت ئەوە ئاشکرا دەکەین. سەبارەت با تێپەڕاندنی بودجەش ڕایگەیاند. ئەوە هەنگاوی یەکەمە، هێشتا هەنگاوەکانی دیکە ڕوون نییە و لە چەند ڕۆژی داهاتوودا ئەوەش یەکلا دەبێتەوە با هەردوو وەزارەتی دارایی هەرێم و حکومەتی فیدراڵ کۆ ببنەوە. لەبارەی دابەشکردنی موچەش لە 25 هەموو مانگێکدا جوتیار عادل تەکیدی کردەوە ئەوە جێگیر کراوە و لە موادەیەشدا موچە بە فەرمانبەرانی هەرێم دەدرێت، واتە دەبێت هەر 30 ڕۆژ جارێک موچە بدرێت و ئێمە لە حکومەتی هەرێمیش پێوەی پابەندی. حکومەتی هەرێم نیگەرانە لە پابەندنەبوونی پارێزگای سلێمانی با ڕێکارەکانی حکومەتەوە بۆ قەدەغەی هاتووچۆ. جوتیار عادل وتەبێژی حکومەتی هەرێم ڕایگەیاند نیگەرانین لە دۆخی ئێستای سلێمانی و داوامان لە پارێزگار و لیژنەی ئۆپراسیۆنی ئەو پارێزگایە کردووە کە ڕێکارەکان توند بکەنەوە و پابند بن با بڕیارەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆناوە، هەروەک چۆن لە پارێزگاکانی هەولێر و دوهۆک جێبەجێ دەکرێت. سەبارەت بە بڕیارەکانی حکومەت بۆ مانگی ڕەمەزان وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند سبەینێ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کۆ دەبێتەوە و ڕێکاری نوێ بۆ مانگی ڕەمەزان بڕیاری لەبارەوە دەدرێت. سەبارەت بە ڕێکارەکان وتەبێژی حکومەت ئاماژەی بەوە کرد ڕێکارەکان جیاواز دەبن، بژێوی خەڵک و ژیانی خەڵک لە بەرچاو دەگیرێت، بەڵام پاراستنی تەندروستی خەڵکیش لە بەرچاو دەگرین و بڕیاری پێویست لەو بارەیەوەشەوە دەدەین. ئەحمەد دڵزار شاعیری گەورەی کورد لە تەمەنی 101 ساڵی کۆچی دوایی کرد. یەکێتی نووسەرانی کورد لە قی هەولێر ڕایگەیاند با داخ و پەژارەیەکی زۆرەوە هەواڵی کۆچی دوایی شاعیری گەورە و تێکۆشەر مامۆستا ئەحمەد دڵزار ڕادەگەیەنین. لە ڕاگەنراوەکەی یەکێتی نووسەرانی کورد لە قی هەولێر هاتووە مامۆستا دڵزار نەک هەر شاعیرێکی ناودار و تێکۆشەر بوو، بەڵکو هەموو ژیانی خۆی لە پێناو خەبات و کوردایەتی و خزمەتکردنی ئەدەب و کەلتوری کوردی بردەسەر. شارپرێز لە ساڵیادی 101 لەدایکبوونیدا دیدارێکی لەگەڵ ساز کرد و چەپکە گوڵی پیرۆزبایی پێشکەش کرد کە دواهەمین دیداری میدیایی بوو. تێیدا دڵزاری شاعیر باسی لە قۆناغە جیاوازەکانی ژیانی و چۆنێتی تێکەڵبوونی لەگەڵ دنیای هۆنراوە و ئاوێتەکردنی شعر و خەبات کرد و ئاماژەی بەوە کرد کە ئەگەر دۆخی تەندروستی ڕێگەی بدایە
ئێستا و دوای 101 ساڵ تەمەن توانای نووسین و وتنی هۆنراوی هەیە. هەواڵەکانم پێشکەش کردن بەختەوەر بن.